باسی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە دەکەینە ساڵی 2025 بزانین ئەو چالاکیانەی کە ئەنجام دراوە چەند چالاکی بوون و چه چالاکیەک بوون و ئەوەش دەزانین ئاکام کە بەڕێوەبەرەتیەکە بەهۆی بوون بە پارێزگاری بوون بە پارێزگای هەڵەبجە گۆڕانکاری بەسەرا هاتووە بۆ بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. جا لەگەڵ میوانەکەمان باسی ئەماکەن و چەندین پرسیاری دیکە کە سەرخێڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. سڵاو لێبێ کاک سەرخێڵ بەیانی و باش. سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. لە دەستپێکی قسەکانمان باسم لەوە کرد کە بەهۆی ئەوەی کە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری گۆڕاو بە بەڕێوەبەرەتی گشتی و ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. ئەمە چ کاریگەریەکی ئەبێ لەسەر چالاکیەکان تا بێگومان ئەرکەکە قورستر دەبێ، ئەرکەکەتان سەختتر دەبێ و پێویستی بە چالاکی و هەوڵی زیاتر هەیە. سەرەتا با لەوە دەست پێ بکەین. بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. دیارە لە سەرەتایی بە پارێزگابوونی هەڵەبجەوە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە یەکێک بوو لەو دام و دەستگانەی دەوڵەتکە بووە بەڕێوەبەرەتی گشتی و ئەرکێکی قورسر کەوتە سەر شانی. بۆ خۆتان نەزانن ناوچەی هەڵەبجە پێکاتوە لە هەڵەبجە و هەورامان و شارە زۆر کە ئەمەش بۆ خۆی ئەرکێکی قورسەتەوە ئەبێ بەردەوام لە خەمی پاراستنی زمان و فەرهەنگ و کولتوری کوردەواریا بێت و ئەنجا ناوچەکە بەتایبەت سنووری هەڵەبجە کە پێکاتوە لە شێوەزاری هەورامی، پێکاتوە لە سۆرانی لە شارە زووری بیرمانەچێت ئێمە خاوەن فەرهەنگ و کولتورێکی دەوڵەمەندین. بەداخەوە ڕژەمی بەعەس بە درێژایی 35 ساڵی حکومڕانی خۆی هەوڵی پاکتاوی ڕەگەزیە، هەوڵی سڕینەوەی ناسنامە و فەرهەنگ و کولتوری نەتەوەی ئێمەیدا و هەوڵی ئەدا تەنانەت دیموگرافیای ناوچەکانیشمان بگۆڕێ. بۆیە بە بڕوای من ڕاستە جەنابەت ئاماژەت بۆدا ئەرکەکەمان قورسە، ئەرکەکەمان دوو جار قورسە، جارێک وەک ئەو ئەرکە نەتەوەی کە کەوتوەتە سەر شارمان کە پاراستنی فەرهەنگ و زمان و ڕەسەنایەتی نەتەوەییمانە، جارێکە وەک ناوچەکەی خۆمان کە کۆمەڵە ئەرکمان لەسەر شانە لە بوارە هونەری و ڕۆشنبیری و ئەدەبەکەیە کە ئەبێ گرنگی تاویان پێ بدەین. باشە کاک سەرخێڵ، ئاشکرا لە هەبوو بوو بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. باشە لە ڕووی جوگرافیاوە ئێستا بەڕێوەبەرەتی گشتی هونەری هەڵەبجە فراوان بووە. چەند بەشی لەسەرە یاخود پێکاتەی ئیداری هەیکەلی ئیداری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە چۆنە؟ بە تایبەت کە ئێستا ئەو ناحیە و شارەکانی دەوروبەریشی لەسرە، ئەو ناوچانی دەوروبەری هەڵەبجەش. بەڵێ بەداخەوە لە کاتێکە هەڵەبجە بۆ پارێزگا کوردستان ڕوبەڕووی جەنگی داعش بوویەوە، کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بوویەوە. ینی لە 2014 بە خۆمان نەزانین 2015 چەند ساڵێکی شوم بوو بەتایبەت بۆ کورد و بۆ کوردستان کە چ نەهامەتێک ڕووی لە ناوچەکە کرد. لەو دەمایە کە هەڵەبجە بێتە پارێزگا، حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت توانای دابینکردنی موچە و بودجەی نییە بۆ دام و دەستگاکان بۆ هاوڵاتیەکانی خۆی. بەداخۆ تاوکو ئێستا بەشێکی زۆر لە دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە هێشتای تەکمیل نەکراون ماون و بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەش یەکێکە لەو دام و دەستگایانەی بەشێک لە بەڕێوەبەرەتیەکانی ماوەکەوە بکرێنەوە. بەتایبەت لە شارۆچکەی سیروان ئێستا بنکێکی وەهامان نییە و ئەو بنکە و ئەو بەڕێوەبەرەتیانێکە هەمانە لە شارۆچکەی قورماڵ، لە شارەدەی تێوەڵا، لە بیارە ئەمان هەیە. بەڵام بەداخەوە نەمانتوانیا بەهۆی نەبوونی میلاکی پێویستەوە، نەبوونی بودجەی پێویستەوە گرنگی تەواویان پێ بدەین. بەڵێ سەبارەت بە کار و چالاکیەکانتان لە ساڵی 2025 چەندین کاری گرنگتان ئەنجام داوە. سەبارەت بۆ کتێبانی کە بڵاو کراونەتەوە، بۆ کۆڕ سیمینارانی کە ئەنجام دراوە، ئەم ساڵ زیاتر بوو یاخود ساڵی 2025 زیاتری بووە لە ساڵانی 2024 و 2023 واتە ساڵەکانی پێشووتر یاخود کەمی کردووە؟ وەڵا دەستخۆش سەرتا پێویستە دەستخۆشی لە جەنابی کاقوبا، جەنابی وەزیر ڕۆشنبیری و لاوان کاک حەمید حەمەدسەعید بکەین. بەڕاستی
کە ئەتوانم بڵام ساڵی 2025 ساڵی پڕچالاکی بوو بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە کە کۆمەڵێ دیدار و فیستیڤاڵ و کارێ و چالاکی و هونەری و ڕۆشنبیری لەخۆ گرت بوو. ئەم دیدارانە ئەتوانم بڵێم ڕۆڵیان ئەبێت لە بنیادنانی ئەو بەرهەمە هونەری و ڕۆشنبیریانە یاخود مڵۆیە کە خراوەتە سەر خەرمانی ئەو کار و هونەرە ڕۆشنبیریانێکەوە لە ڕابردووە ئەنجام دراون. بەڵێ ساڵی ڕابردوو ئەتوانم بڵم ساڵێکی پڕ چالاکی بوو، ساڵێک بوو تەواوی تەنها چالاکیەکانمان لە ناوەندی پارێزگای هەڵەبجە نەبوو، بەڵکو چالاکیەکانمان گواستەوە بۆ قەزای گوڵعەمبەر و بۆ شارەدەی تەوێڵە و بیارە و بۆ سیروان. بەڵێ باشە کاک سەرخێڵ، ساڵی ڕابردوو دووەمین فێستیڤاڵی ئەدەبی ژنان لە پارێزگای هەڵەبجە کرا. بە ئەمن هەر لە بواری ئەدەبە ئەمێنمەوە. ئەم ساڵیش بڕیارە فێستیڤاڵە خولی سێم بکرێت؟ بەڵێ ئێمە چەند فیستیڤاڵ و دیدارێکمان هەیە، بەڵێنمان داوە ئەم فیستیڤاڵ و دیدارانە بەردەوامیان ئەبێت. یەکێ لەوانە فیستیڤاڵی ئەدەبی شعری ژنانە و پێشانگای شێوەکاری ساڵانەی خانمانە و فیستیڤاڵی هونەری مناڵانە، فیستیڤاڵی گوڵە هەنارە بۆ شعری لاوان کە ئیشەڵا ئەم ساڵ ئەنجامی ئەدەین. ئەم فیستیڤاڵ و دیدارانە ساڵانە بەردەوامیان ئەبێت و بەتایبەت فیستیڤاڵی ئەدەبی شعری ژنان و پێشانگای شێوەکاری خانمان، ئەمانە دوو فیستیڤاڵن ئێمە گرنگی تایبەتیان پێ ئەدەین. باشە کاک سەرخێڵ، ئەو فێستیڤاڵ و بۆنە ئەدەبیانی کە باست کرد تەنها لە ناو سنتەری هەڵەبجە ئەنجام ئەدرێت یاخود لە ناحیە و قەزاکانیش بڕیارە ئەو بۆنە و دیدارە ئەدەبیانە بەڕێوە بچێت؟ ئێمە بەشێکی زۆری کار و چالاکیە هونەر و ڕۆشنبیریەکانمان ئەوازینەوە بۆ دەرەوەی ناوەندی پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی هونەرمەندان و ڕۆشنبیران بێبەش نەبن لەو کار و چالاکیانە. ئەمە بەڵێ بەشێک لە چالاکیەکانمان ئەگوەزینەوە بۆ قەزای گوڵامبەر و بۆ شارۆچکەی سیروان بۆ هەورامان. بەڵێ سەبارەت بەو کار و چالاکیانی ئەو پێشانگانی کە بۆ خانمان کراونەتەوە بۆ کاری دەستی بۆ ئەو کارانی کە توانیوانە لە جێگی خۆ هەستن بۆ کارە، سەبارەت بۆوانە لە تەواوی ناحیەکان ئەمە ئەم پێشانگانە کراوە بۆ خانمانیش دەرەوەش یاخود لە ناو پارێزگای هەڵەبجە چەند خانم توانێتی بەشداری ئەم پێشانگانە بکاوە پەرە بەکارەکەی بات؟ لە پارێزگای هەڵەبجە دوو پێشانگای تایبەتی شێوەکاری خانمانمان ئەنجام داوە. دیارە لە پێشانگای یەکەمدا کە ئەنجامماندا ئێمە سەرەتا لە ڕێی ڕێکلامێکەوە ئاگاداری خاتونەکانمان کرد کە پێشانگایەکی تایبەتی خانمانەکەینەوە. تەسەور ناکەی کۆمەڵی خاتوونی زۆر بەتوانە، کۆمەڵە خانمی زۆر دەستڕەنگین هاتنە پێشەوەکەوە بە تابلۆ جوانەکانیان کە گزارش لە دنیای خانمانیان ئەکرد هاتنە پێشەوە. توانم بڵم پێشانگایەکی شێوەکاری زۆر تایبەتمان بۆ کردنەوە و لە فیستیڤاڵی دووەمە لە پێشانگای دووەمیشە بەردەوامیان هەبوو ئەو خاتونانە و کۆمەڵە خانمی کە هاتنە پێشەوە. بەڵام لە فیستیڤاڵی سێهەمە ئێمە لە چەند ڕۆژی ئایندەیە ڕکلامەکە دەست پێکات و خانمان لە تەواوی پارچەکانی کوردستان لە باکوورەوە تا باشوور ئەتوانن بەشداری بکەن. باشەواتە دوو پێشانگای کە پێشتر باسی کرد چەندها لە پارێزگای هەڵەبجە و ناحیەکانەوە بوون، لە شارەکانی دیکەوە نەبوون؟ تەنها تایبەت بوو بە پارێزگای هەڵەبجە، بەڵام پێشانگای ساڵانە کە ئەم ساڵ ئەنجام ئەدرێت تایبەتە بە هەموو کوردستان و وەکە ئاماژەم پێکرد لە باکوورەوە تا باشوور ڕۆژهەڵات و ڕۆژئاوا خانمان بەشدارە بن لە پێشانگای خانمانە. بەڵێ باشە کاک سەرخێڵ، با باسی هونەری میوزیک بکەین، بزانین چالاکیەکانی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2025 چی بووە؟ بۆ نمونە چەند کۆنسێرت کراوە، چەند چالاکی تایبەت بە هونەری میوزیک لە ناو هەڵەبجە بێ یاخود ناحیە و قەزاکان یاخود چەند خولی میوزیک کراوەتەوە لە ماوەی ساڵی ڕابردوودا بۆ مام بخەیتە ڕوو؟ ئێمە لە هەڵەبجە چەند گروپێکی میوزیکمان هەیە و گروپێکی تایبەت بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەمان هەیە. بەڵێ دیارە ساڵانە ئێمە
هاوکاری ئەو گروپانە ئەبین بە خۆتەزانی ئێستا لە هەڵەبجە جیاواز لە شار و شارۆچەکانی کە تەنها بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە هەیە کە وەک چەترێک توانیوێتی تەواوی موزیسیانەکان تاوای هونەرمەندان و ڕۆشنبیران لە دەوری کۆ ببنەوە چونکە تەنها دەستگایەکی حکومیە کە هاوکاری چ لە ڕووی مادی و چ لە ڕووی معنەویەوە پێشکەش بە ئەو هونەرمەندانە ئەکات. لە ئێستاە چەند گروپێکی میوزیک لە شاری هەڵەبجە هەنکەوە ئێمە بەردەوام کۆنتاکتمان هەیە کە لە ئێستاە بەشێک لەو گروپانە خەریکی ئامادەکردن و خۆسازدانن بۆ ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بۆ ئەوەی بە چالاکیەکانیان بەشداری ئەو مەراسیمە بکەن لە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەیە. لە شاری هەڵەبجە ئەم ساڵ زیاتر لە 3 کۆنسەرتی میوزیکمان ئەنجام داوە بە تایبەت لە فستیڤاڵی هەنار و ڕۆژی هەڵەبجەیە کە کۆمەڵێک گۆرانی بێژی بەتوانە بەشداریان کردووە لە ڕۆژی هەڵەبجەیە کاکوشیاری حەمە فەرەج کە یەکێکە لە دەنگە تایبەتانی هەڵەبجە بە کۆنسەرتی تایبەت لە ڕۆژی هەڵەبجە بەشدار بوو. باشە کاکسەر خەڵباسی ئەو گروپانت کرد. ئەو گروپانە مۆڵەت لە لای خۆتان وەرەگرن لە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە یاخود لە سلێمانی جگەلەوە مەرجی پێدانی ئەو مۆڵەتە چۆن ئەگەر پێوان بڵێیت؟ بەڵێ ئەو گروپانە مۆڵەت لێرە وەرەگیرن و ئەمانە کار لەسەر مەرجەکە تەنها ئەوەیە کار لەسەر فەرهەنگ و ڕەسەنایەتی هونەری ملی کوردی بکەن و ئەو ڕەسەنایەتیە بپارێزن و ئەو پەیڕەوە پرۆگرامەی کە داێنێن بۆی کە لەو پەیڕەوە دەرنەچن و ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان جێبەجێ بکەن. باشە کاکسەر خەڵ سەبارەت بە مناڵان چی کراوە بۆ مناڵان وەکو پێشانگا و کۆنسرت؟ بەڵێ ئەمە یاخود هیچ بەشێکتان هەیە کە تایبەت بە مناڵ بێ؟ بەڵێ بەشێکی تایبەتمان هەیە تایبەتە بە مناڵان بەشی مناڵانمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە کە ساڵانە چەندین کاری تایبەت بۆ مناڵان ئەنجام بەدا فستیڤاڵی هونەریان بۆ ئەنجامەدەین ئۆپەرێتیان بۆ ئەنجامەدەین ساڵانە پێشەنگای شێوەکاری تایبەت بە مناڵان ئەنجامەدەین. بەشێک لە چالاکیەکانی بەشی مناڵانمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئەوێت و بەشێکی سەربەخۆیانە بەشی مناڵانمان ئەنجامی ئەدەن. ئەم ساڵ ئەتوانم بڵێم 5 کاری تایبەتمان هەبوو بۆ مناڵان. ئێمە لێرە گرنگی تایبەت بە خانمان و مناڵانە دەین ئەگەر بمانەوێ بەڕاستی کۆمەلگاکەمان بمانەوێ ئەو ڕەسەن و ئەو فەرەنگ و ئەو کولتورە بپارێزین ئەبێ گرنگی تەواو بە خانمان و مناڵان بدەین. بەڵێ ئەو 5 کارە تایبەتی کە باس کرد ئەگەر باسێکی لێوە بکەیت؟ بەڵێ ئێمە لە ڕۆژی مناڵانە لە 1/6 فستیڤاڵێکی تایبەت بە مناڵان بەڕێوەچوو لە ئۆپەرێت لە چالاکی موزیک لە شانۆ ئەمە تایبەت بوو بە مناڵان کۆمەڵێ سرودی تایبەت بە مناڵان کە ئەمانە سرودی پەروەردەیی و ئەکادمی زانستی بوون هەر لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لە بەشی مناڵان ئەم سرودانە تۆمار کراون و تایبەت کراون بە مناڵان بۆ ئەوی لە ڕووی پەروەردەییەوە کارمان لەسەر کردوون و ئەو تەنانەت ئەو شعرانەی هەڵیان ئەبژێرین لیژنێکی تایبەت و مختصمان هەیەکەوە ئەم شعرانە ئایا بۆ دوونای مناڵ ئەشێت ئایا لە ڕووی ئەکادمی لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی زانستیەوە تا جەندە گونجاوە بۆ ئەوەی ئەو مناڵانە کاری لەسەر بکەن. باشە کاکسەر خەڵبا بینە سەر هونەری شانۆ بزانین لە ساڵی 2025دا چالاکیەکان لە بواری هونەری شانۆدا چی بوون چەند کاری شانۆیی بەرهەم هێنراوە لە هەڵەبجە یاخود لە ناحێ و قەزاکان چەند کاری شانۆی نمایش کراوە بە دەرلەوە چەند کاری شانۆیی بۆ فێستیڤاڵەکانی تر نێدراوە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە و دەرەوەی پارێزگای دەرەوەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. لە سەبارەت بە شانۆ ئەتوانم بڵێم شانۆکارانی هەڵەبجە دەستخۆشیان لێ ئەەکەم بەڕاستی هەمیشە ئەکتیڤ بوون و کار و چالاکیان هەبووە و هەر لە ئێستا گروپێکی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە ئاکاری سەندیکایی هونەرمەندانی کوردستان لقی هەڵەبجە ئەمڕۆ لە شاری سلێمانی نمایشی تایبەتیان هەیە ئەویش شەوێکی لەبیر نەکراوە دیارە لە تەواوی ئەو فستیڤاڵانێکەوە ئەنجام دراون لە کوردستان فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە کەرکووک فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە دەربەندی خان فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە شاری سەقز
هەموو لەم هەموو فیستیڤالانەیە ئەتوانم بڵێم شارنۆکارانی هەڵەبجە خەڵاتی تایبەتیان وەرگرتووە و شوێن پەنجیان دیارەوە لە ئێستاشدا شانۆکارانی هەڵەبجە لە پرۆڤە و لە ئامادەسازیان وەک ئاماژەم پێکرد بۆ ساڵیادی تاوانێکی میابارانی هەڵەبجە چەند گروپێکی ئەکتیڤ لە شاری هەڵەبجە چەند شانۆکارێکی بەتوانە ئێستا لە هەڵەبجە کار ئەەکەن. باشە کاک سەرخەڵ خۆتان هەوڵتان نەداوە کە فستیڤالێک ساڵانە ئەنجام بدەنەوە شارەکانی تر یاخود هونەرمەندانی پارێزگاکانی تر یاخود لە گەرمیان یاخود لە شوێنەکانی دی لە هەرێمی کوردستانە بانکێشتی بکەن و بەشداری بکەن؟ بۆ ئەو مەبەستە لە ساڵی 2011 بوو پێم وایە ئەگەر بیرم بێت کاک عەباس بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بوو تەواوی بەڕێوەبەرەتەکانی قەزا و ناحیەکان سەر بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بوون. بە کۆی دەنگ بڕیاردرا ئەو فیستیڤالانە دابەش بکرێ بەسەر قەزا و ناحیەکاندا. یەکێ لەو فیستیڤالانەی کە درا بە شاری هەڵەبجە فیستیڤاڵی لاوان بوو، فیستیڤاڵی گوڵە هەنار بوو، شعری گوڵە هەنار بوو، فیستیڤاڵە شانۆ درایە شارۆچکەی دەربەندی خان. بەڵام وەکو هەڵەبجە بەڵێ فیستیڤاڵی شانۆی گۆرانمان هەیە کە ساڵانە باوبەشی لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجەیە ئەنجام ئەدرێ. بەڵام بەداخەوە بۆ خۆتان نەزانن بەهۆی ئەو قەیرانێکەوە ڕووی لە ناوچەکە کردووە لە ئێستایە بەشێکی زۆر لە کار و چالاکیەکان فیستیڤاڵ و دیدارەکان ڕاگیراون کە تەمەناکەین ساڵی 2026 بتوانین ئەو فیستیڤاڵانە زیندوو بکەینەوە بتوانین ئەو کار و چالاکی هونەری و ڕۆشنبیریانە ئەنجام بدەین. باشە سەبارەت بە پەیمانگەی هونەرە جوانەکان ئەویش هەر لە هەڵەبجە بوونی هەیە و هیچ پەیوەندێک و هەمامەنگیەکتان هەیە لە نێوانە؟ پەیمانگای هونەرە جوانەکان دیارە پەیمانگایەکی ئەکادیمیە بۆ پێگەیاندنی خوێندکار لە بواری هونەریەکانە. بەڵێ پەیوەندی تاوامان هەیە بە تایبەت لە با بڵێن ئەو ئێستا لە شاری هەڵەبجە لیژنەیەکمان پێکهێناوە و پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەش ئەندامن لەگەڵمانە کار ئەکەن بۆ ئەوەی بە تەواوی ئەو کارە هونەری و ڕۆشنبیریانە بچینەوە کە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە دروست کراون یاخود ئەنجام دراون. بەڵێ پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە هاوکار و تاوکەری ئێمەن سندیکای هونەرمەندان بیرمان نەچێت بەڕاستی تاوای کارەکانمان پێکەوە ئەنجام بدەین. باشە کاک سەرخەڵ بیرتان لەوە نەکردوێتەوە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان لە داهاتوودا فێستیڤالێک یاخود دیدارێکی هونەری ئەنجام بن پرۆژەیەکی هاوبەش ئەنجام بن بۆ پێی کە پەیمانگای هونەرە جوانەکان ناوەندێکی ئەکادیمی هونەریە لە بەشی میوزیک و شانۆ و شێوە کار پێکاتوە؟ بەداخەوە تاوکو ئێستا بەشی میوزیک لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە نەکراوەتەوە، بۆیە داوامان کردووە کەوا بەشی میوزیک لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە بکرێتەوە. بەکردنەوەی بەشی میوزیک لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە بەشێکی زۆر لە گرفتە هونەرەکانی ئەمە چارەسەرە بن بە تایبەت لە ڕووی میوزیکەوە. بۆیە تەمەناکەم لەم ساڵا بتوانن ئەو بەشە بکەنەوە ئەوەی پێویست بە هاوکاری ئەمە بێت، ئێمە هاوکار و هەماهەنگیان ئەبین. بەڵێ زۆر زەرورە ئەو بەشە بکرێتەوە بۆ ئەوەی گەنجان و لاوانی هەڵەبجە ئەو ڕێگا دوورە نەبڕنەوە لە شارەکەی خۆیانە لە پەیمانگای هونەرە جوانەکان درێژە بە و حەز و خولیای خۆیان بدەن بە تایبەت لە بەشی میوزیکدا. باشە کاک سەرخەڵ با بێنە سەر ئەو کێشە و گرفتانەی کە هەتانە سەبارەت بە نەبوونی شوێن و هۆڵ بۆ ئەنجامدانی پێشانگاکان بۆ ئەنجامدانی کۆنسرت تا چەند کێشەتان هەیە لەو بوارەیە؟ وەڵا بەداخەوە لە هەڵەبجە ئێستا نەبوونی میلاک هەر سەرەتاگە لە میلاکەوە دەست پێ بکەین نەک تەنها بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە خودی پارێزگای هەڵەبجە گرفتی کەمی میلاکی هەیە. تەواوی دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە کە هەڵەبجە بۆ پارێزگا ئەم بەڕێبەرایەتیانە بوونە بەڕێبەرایەتی گشتی یعنی تەنها لەسەر ئەو میلاکی بەڕێوەبەرایەتیەکان بوو بۆنە بەڕێوەبەرایەتی گشتی. بەداخەوە میلاکی زۆرمان پێویستە
و ئەمە گرفتی زۆری بۆ تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت دروست کردووە و نەبوونی بینا نەبوونی هۆڵی شایستە لە ئێستاە هۆڵی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەمان هەیە و هۆڵێکمان هەیە ئێستا لە قۆناغی تەواوبوونایە تەمەناکەنەویش ئەمساڵ کۆتایی بەکارەکانی بێت هۆڵێکی شیا و گونجاوە بێت. باشە کاک سەرخەڵ من دوا پرسیارە لێ یەکەم پلانی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بۆ ئەم ساڵ چییە بە شێوەیەکی گشتی چ بۆ ناوشاری هەڵەبجە بە یاخود بۆ قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای هەڵەبجە؟ پلانمان بەرداوامیدانە بە تەواوی ئەو فیستیڤاڵ و دیدارانەوە ئەو پێشانگانێکەوە لە ڕابردووە ئەنجاممان داوە و گەورەکردن و بەنێودەوڵەتیکردنی بەشێک لە دیدار و فیستیڤاڵەکان. بۆ خۆتان نەزانێ وەک ئاماژەم پێکرد پێشانگای شێوەکاری خانمان تەنها لە ناوەندی پارێزگای هەڵەبجەیە بوو. ئەمانەوێت ئەم فیستیڤاڵە گەورەتر بکەین، ئەم پێشانگایە گەورەتر بکەین لە باکوورەوە تا باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا خانمان دەرفەتیان هەبێت و بەشداری ئەو فیستیڤاڵە بکەن. فیستیڤاڵی ئەدەبی شعری ژنان ئەمانە ئەم فیستیڤاڵە گەورەتر بکەین تەنها لە ناوەندی باشووری کوردستانە نەمێنێت و گەورەتریکەین بۆ ڕۆژهەڵات و ڕۆژاوا باکوور و باشوور خانمان بەشداری تیا بکەن و بەشێکی ئەو کار و چالاکیانە گرنگی تەواویان پێ بدەین بە تایبەت بۆ هونەرمەندان و ئەو موزیسیانانە کە تازە دێنە دوونای میزیسەوە ئەو هونەرمەندە شێوەکارانە ئێمە دەستیانەگرین ڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە وەک چەترێک بۆ کۆکردنەوەیان ئەبێت لە ڕووی مادیمانەوە هاوکار و پاڵپشت و پشتیوانیان بێت. بەڵێ دەستخۆش کاک سەرخێڵ بۆ هیوای کە ساڵی 2026 ببێتە ساڵی پرچالاکی و بەرهەمی زۆر باش بۆ ئێوە. سەرخێڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە زۆر سوپاس ئەم بەیانی ڕاستەخۆ لەگەڵمانە بووی. دەستخۆش کاک سەرخێڵ.